با گوێرەی ئامارەکانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە 11 مانگی ئەمساڵ لە هەر سێ پارێزگای هەولێر و سلێمانی و دووهۆک 7337 قەستەرەی دڵ و 3974 شەبەکە و باڵۆن و 1531 نەشتەرگەری دڵ ئەنجام درراوە. لەم ساڵدا 7337 قەستەرەی دڵ و 3974 شەبەکە و باڵۆن و 1531 نەشتەرگەڵی دڵ ئەنجام دراوە لە سەنتەرەکانی دڵ کە سوپاسەوە سەرەڕای قەیرانی دارایی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی نزیکەی 45 ملیار دیناری تەرخان کردووە بۆ مەسرەفی و خزمەتی ئەم سەنتەرانە. نەخۆشەکانی دڵ لە سەر تاسەری جیهان بە گوێرەی ڕێکخراوی تەندروستی جیهانی بکوژی ژمارەیەکە بە جۆرێک ساڵانە نزیکەی 7 ملیۆن و نیو کەس گیان لەدەست دەدەن. زۆربەی بەهۆی نەخۆشەکانی دڵ و بۆڕێکانی دڵەوە ڕوودەدەن کە لە 130 کۆیە و کەسانە پێک دێهێنن کە لە جیهاندا دەمرن. تەنها لە ماوەی دەتوانین بڵێن ئەم ساڵ لە 11 مانگی ڕابردووتە زیاتر لە 4 ملیۆن و 500 هزار سەردان بۆ نەخۆشخانە و بنکە و دام و دەستگا تەندروستیەکان لە سنووری پارێزگای هەولێردا هەبووە. هاتنی ژمارەیەکی زۆر ئاوارە و ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی مووسڵ بووەتەوە هۆکارێک کە خەڵکی سفیر و بریندارانی سوپای عێراق ڕوو لە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان بکەن. بەم بۆنەیەشەوە وەزیری تەندروستی داوای لە وەزارەتی تەندروستی عێراق کرد کۆمەکی زیاتری تەندروستی بۆ هەرێمی کوردستان بنێرن کە ئەم کۆمەکانە لە کاتی خۆی دانەگات. وەزیری تەندروستی پێشبینی کرد هەرێمی کوردستان ڕوو بە ڕووی مەترسیەکی تر ببێتەوە. هەڵگورد ئەحمەد، کورد سات نیوز، هەولێر.